پارتی بەرگری لە شوناسی کوردبوونی کەرکووکیەکان دەکات و داوانامەیەکیان پێشکەش دەکات. پارتی دیموکراتی کوردستان لە بڵاوکراوەیەکدا داوا لە هاوڵاتیانی کورد لە پارێزگای کەرکووک دەکات بۆمانەوەی شوناسی کوردبوونیان و پارێزگاریکردن لە دەنگ و ڕەنگ و سەنگی کورد بەشداری لە پرۆسەی سەرژمێری گشتی بکەن. مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیانی پارتی بڵاوی کردەوە سەرەڕای هەبوونی چەندین سەرنجمان لەسەر پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق. داوا لە خەڵکی کەرکووک دەکەین سەرژمێری بە هەن وەربگرن و بەشدار بن و خۆیان ناونووس بکەن. پارتی دیموکراتی کوردستان لەو داوانامەیەدا خەڵکی کەرکووک ئاگادار دەکاتەوە کەم تەرخەمی و بەشداری نەکردن لەو پرۆسە گرنگ و چارەنووسسازە زیان بە پێگەی کورد لەو پارێزگایە دەگەێنێت. بۆیە پێویستە هاوزمانان بە وشیاری و مامەڵە لەگەڵ ئەم پرسەدا بکەن. حکوومەتی عێراق بڕیاری داوە لە ڕۆژی 20/11/2024 پرۆسەی سەرژمێری گشتی لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و بۆ ئەمەش تەواوی ئامادەکاریەکان بە کۆتا گەیشتووە.